شانۆگەری بەناو چایخانەیە لە هۆڵی ڕۆشنبیری نمایشکرا. ئەم شانۆگەریە بە هەرسێ زمانی کوردی و عەرەبی و ئینگلیزی نمایشکرا لە یەک کاتدا کە ئەمە لەلایەن کەنیسەی مەریەم العەزرا لە گەڕی سابوونکەران هاوکاری ئەم گروپە شانۆگەریە کراوە. منە بچمە لای دەرهێنەرەکە لای سەفا. سڵاو لێبێ، بیرۆکەی ئەم شانۆگەریە چییە و بە سێ زمان قورس نەبوو؟ بیرۆکەی شانۆیەکە بە شێوەیەکی سەرەکی باز لە کۆچکردن دەکات. کەسانێکن خەون دەبینن لە وڵاتەکەیان بڕۆنە دەرەوە و پلانیان هەیە. ئەم بابەتەش مەترسیدارە و دەمانوێت پەیامی ئەو بگەێنین بە تایبەت بۆ گەنجان کە لە نیشتمانەکەی خۆیان بمێنەوە هەڵبدەن شتانێک پێشکەش بە وڵاتی خۆیان بکەن. چەند مانگ پرۆڤەتان کرد؟ تقریبا 3 شهور. 3 مانگ پرۆڤەمان کرد. وەرگێڕانی دەقەکان کەمێک قورس بوو، بەڵام پرۆڤەکردن زۆر ئاسان بوو. بەشداربووەکان ئەکتەر بوون یاخود کەسانی ئاسایی؟ ئەوانی بەشداریان کردووە ئەکتەر و کەسێکی ناسراونین یاخود بە شێوەیەکی ئەکادمی شانۆیان خوێندبێت. خەونی ئەوان بووە. سپاس. نەمەچمە لای یەکێک لە ئەکتەرەکان کە کوردە سڵاو لێبێ، چۆن بوو بەشداری و کرد؟ ئەمە یەکەم جارتە کە ڕۆڵە بینی؟ سڵاو بەخێر بێن. زۆر سوودفە بوو کە من ئەم گروپەم ناسی و هەر خۆشم ماوەیەکی زۆرە حەزم لە نواندنا تر لەگەڵ سەفا قسەم کرد و چوومە گروپەکە و بەڵێ یەکەم جارمە کە بەشدار بم. ئاسەنگەکان چی بوون لە بەردەمتانە بۆی کە ئێوە بە سێ زمان کە سێنتەوەی جیاواز بوو ئەمە تا چەندی قورس بوو؟ وەکو دەرێنەر ئاماژەی پێکرد بۆ کاتی پرۆڤە ئاستەنگێکی وامان نەبوو لەبەرەوەی زۆر بەمان ئینگلیزیمان نەزانی و ئەمان توانین لەگەڵ یەکتر قسە بکەین. تەنها بۆ جارجار تێکستەکانە بۆ خۆتە زانی جاری وهەیە قسەیەک هەیە ئەگەر تۆ هەر ڕێک تەرجمەی ڕێک بکەیت بەو شێوەیە ماناکە ناگەێنێ کەواتە ئەبوو بۆ شتی تر بگەڕاینەیە کە هەمان مانای هەبێ بۆی خەڵک لێ تێبووە کە ئەمانەیە بڵێن چی. ڕۆڵبینین لەسەر شانۆ قورس نەبوو؟ لای من ڕاستە یەکەم جارم بوو بەڵام ڕاستەکە لام قورس نەبوو. زۆر سپاس بە بینایی شۆڕش. بنەمێت بچمە لای سیلڤیا کە لە ئیتالیاوە هاتووە. سڵاو لێبێت، پێم بڵێت چۆن بوو بەشداریت کرد لەگەڵ ئەم گروپەدا؟ من ماوەیەکی زۆرە بە گروپی شانۆی سابوونکەران ئاشنام. دەمێک بوو دەمویست کاریان لەگەڵ بکەم. ئێستاکە من لە سلێمانی دەژیم. شانسی ئەوەم هەبووە کە سەفا بانکێشتی کردم و لەگەڵیان بەشدار بم لەم شانۆیە. ئەمە یەکەم جارە ڕۆڵ دەبینیت؟ چەند کارێکی تریشم لە ئیتالیا کردووە بەڵام کاری پرۆفیشناڵ نەبوون. ئەوە یەکەم کارمە بە 3 زمان قسە دەکەین. سپاس. بەڵێ ئەوەی کە گوێویستی بوون ئەمە شانۆگەریەکە بە هەرسێ زمانەکانی کوردی و عەرەبی و ئینگلیزی لە هۆڵی ڕۆشنبیری لە شاری سلێمانی نمایشکرا کە بە ناوی چایخانەیە کە باز لە بابەتێکی کۆمەڵایەتی دەکات لە ئێستای ژیانی ناو کۆمەڵگای کوردیدا.